وانەی کە دەسەڵاتدارن لە هەرێما کارێکیان بە نەوتی هەرێمی کوردستان کردووە کە ناتوانن لە ڕاستیا 250,000 بەرمیل بن. ئێستا بەرهەمی ڕۆژانەی هەرێم تقریباً 260 بۆ 270,000 بەرمیل، ئەوان داوای 250,000 بەرمیل هیەکەن. هەرێم ئەو نەوتەی کە ئێستا ئەیە گە ڕۆژانە تا 2022 ئابمنەوە بیاتەوە بە قەرزەکانی کە خۆیان ئەڵێن پێشوەخت لە کۆمپانیەکانیان وەرگرتووە، هێشتا دەرەقەتیانەوەی قەرزەکانی کۆمپانیەکان نایەت. ئەنجا هەرێمە ئێوێ بوان لە خەڵک بگەێنێ ئەوێ کارێکی وا بکە ئەمانەی دەسەڵاتدارانی هەرێم بە خەڵک بڵێ خەتای بەغایە ئەوێ دەسەڵاتمان پێ نەهێڵێ و بەغا ئەوێ سزامان بە، بەڵام ئەمان خۆیان مەرجەکان جێبەجێ ناکەن. مەسەلەن بۆ ئەوەی لە قانونی موازنەیەتەوە بێ بەشداری بکەیت بە 250,000 بەرمیل، ئەوە هەرێم نایکا. بەغا داوای تەسلیمکردنەوەی فڕۆکەخانەکان و خاڵە گومرجیەکانەکە، هەرێم تەسلیمی ناکا. یعنی ئەمانە داوای دەستورین، یعنی سامانی شخصی ئەوە هەیە کە بتوانین قەرزەکانی کۆمپانیەکانیشی ببینەوە، قەرزەکانی هەر لایەک لەسەرمان پێ بینەوە و باقی موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش بدەینەوە هەر بە پارەی زەوتکرا و دزراوی ئەوانەی کە لە سامانی نیشتیمانی بڕیانە بۆ خۆیان. من ڕەئیم وایە هەتاوەکو ئەم گروپە لەسەر دەسەڵات بن لە هەرێمی کوردستانە بە هیچ جۆرێ ئەم کێشانە چارەسەر نابن. ئەرکی گۆڕان کۆمەڵی ئیسلامی گروپەکەی کە بەرهەم حیزبەکانی کەی کوردستان ئەوەیە کە ئەم پاڵ بنێن بەم دەسەڵاتدارانەوە کە لە 26 ساڵی ڕابردووە ئەم هەرێمە ئێمەیان وێران کردووە هێناوینە سەر ساجی عەلی، علاقاتی هەموو دنیایان لەگەڵ هەرێما تێکداوە. لەبەرەوە بە حیزبەکانی کە ئەرکی سەرشانیانە بێن ئەم گروپە ئافرۆز بکەن و بێن بڕۆن وەفد تەشکیلکەن بەبێ ئەوەی گوێ بەکەس بدەن، بڕۆن لەگەڵ حکوومەتی ئیتیحادی، لەگەڵ تاران، لەگەڵ ئەنقەرە، لەگەڵ واشنتۆن، لەگەڵ لەندەنە، لەگەڵ بڕۆکسلا بڕۆن بۆ خۆیان، لەگەڵ مۆسکۆ، هەموو ئەمانە وەفد بنێرن، وەفدی شارەزا بنێرن تاوەکو وەزعی هەرێمی کوردستان چاپکەنەوە، علاقاتەکانی چاپکەنەوە، علاقاتی هەولێر و بەغا چاپکەنەوە. وردە ئەو حکوومەتە ئەتوانێ ئینجا خۆشی حازرکە بۆ هەڵبژاردنێکی پاس.